إنا لله وإنا إليه راجعون. 7 نفرن 5 أمر خودی کری برایتا و جنبراتا و 3 عیال برایتا أمر خودی کرین. مال عالم خرابی عالم خلاص. یواخوازین ئەو کەسەی کە سلف لە ئۆتۆمبیلەکەی دەدات یعنی بیری منداڵەکان و خێزان و دایک و باوکی بکات بۆ ئەوەی گیانی خۆی گیانی خەڵکانی تریش بە سەلامەتی ڕابگرێت. ئەمە ڕێگای نێوان قەزای بەردەڕەش و نەحەی کەڵەکە کە بە ڕێگای مەرگ ناسراوە. ئەوە 3 6 ئەوە 10 نەفەر تو ئەوە 11 نەفەر ینی ژیانی وایە بخی مەترسی ئەوژی چێنابێت. پەیامەمە بۆ شۆفێرە بیتە ئەگەرێک کوشتنە مرۆڤێکی بلا بزانتن فكأنما قتل الناس جميعا. بانگوازی و پەیامەمە ئەوە خەلکێمە بابەندی پیاسەی هاتو چاپن. ڕووداوەکانی هاتوچۆ ڕۆژ دوای ڕۆژ ڕووی لە زیادبوونە. ئەو ڕووداوانە وەک جەنگێکی بەردەوامی سەرشەقام کارەسات دروست دەکەن. ئەو کارەساتانەش دەیان قوربانی لێ دەکەوێتەوە. بەو هۆیەش خێزانەکان ماڵوێران دەبن. جەرگی دەیان دایک و باوک دەسووتێ و منداڵەکانیش بێناز دەبن. لە سۆزی باوک و باوەشی گەرمی دایکیان بێبەش دەبن. ئەو ڕووداوانە خەونی مرۆڤەکان لەگۆڕ دەنێن. بەرنامەی ترافیک لە مەڵقەیە باز لە ڕووداوەکانی هاتوچۆی نێوان ڕێگای هەولێر دهۆک دەکات. ئەو ڕێگایە ترس و دڵەڕاوکی بۆ شۆفێران و سەرنشینەکان دروست کردووە. لەو کاتی دەمانویست لەسەر خراپی ئەو ڕێگایانە بەدەدا چوون بکەین وەک ستافی بەرنامەی ترافیک خەرێک بۆ تووشی ڕووداوێکی هاتوچۆ ببین بەهۆی قۆرتێک کە وەک بۆمب ئێمەی کردە ئامانج. بەڵام بەهۆی هۆشیاری شۆفێر کۆنتڕۆڵی ئەو ڕووداوەمان کرد. لەو ڕێگایە ساڵانە سەدان ڕووداوی هاتوچۆ دروست دەبێت. دەیان کەس دەبن بە قوربانی و گیان لەدەست دەدەن. بەشێک لە قوربانیەکان کەم ئەندام دەبن. جەرگی دەیان دایک و باوک دەسووتێ و منداڵەکانیش بێناز دەبن. لە سۆزی باوک و باوەشی گەرمی دایکیان بێبەش دەبن. ئەو ڕووداوانە خەونی مرۆڤەکان لەگۆڕ دەنێن. ترافیک ڕۆژێک لە بەرگەرمایەکی بەتین دەچێتەوە ڕێگایە. ئیدی ترافیک بەڕێ دەکەوێت بۆ دیتنی خێزانێک کە ئەو ڕێگایە لە ناوی بردن. ئەو خێزانەش کە لە 7 ئەندام پێکات بوون بە مەبەستی جەژنە پیرۆزە ڕوو لە شاری ئاکرێ دەکەن. درەنگانی شەو لە کاتی گەڕانەوەیان لە نزیک شارۆچکەی بەعادرێ لە نێوان ڕێگای هەولێر دهۆک تووشی ڕووداوێکی دڵتەزێن دەبن. ئێرە ئاکرەی بۆکی کوردستانە. لەو شارە جەژن و خۆشی بۆ خێزانێک بوو بە مەرگ و هاوار و گریان. ئێرە خێوەتگەی پرسەیە و خێزانەیە لە باژێڕی ئاکرێ. ترافیک بە چیرۆکی ئەو قوربانیانە دەست پێ دەکات. ئەمە برای من دهۆکی هات بۆ عیدا من هات بۆ جێژنێ بێتەنک من ڕۆژە یەکەم یا عیدێ پشەف هات پشەف مەغرب گەشتە ئێرە مە شیفخار هات بی بۆ عیدێ و سەردانێ نک مرۆڤێت خۆ ئەمێت هاتین مە عیدا لێرە کری خزم و کەس و کارێت خۆ ئەمێت چۆین نیڤڕە یعنی ئەف وەختە ئەمێت چوینە جیرانێت خۆ خزمێت خۆ مرۆڤێت خۆ مە عیدا کری پاشان ئەمێ چوینە گوندێمە ئەمێت ئێرەنینە گوندێمە گوندکی ئەمە چون وێرش عیت مەیت کری سعد نەهۆ نیڤی شەوێ نەهێ ئەز و برای خۆل وێرێ هاتینەم چوو بینە عیدا سعد ده ئەمێت گەشتینە ماڵا من دەهێ گوتم دەهۆنیڤێ وتێ برە بخاترۆتە ئەس دێ چمە بە ئەوە ئایلێ خۆ
او بی جنکاوی بی 5 بچیک 5 زاروک خاطر خو خواستی وید چوین یه چوین و جاره من تلفن بو نکر که تو گشت مال نگشت مال سبحان الله اوه یا مخالفه اوه سیاره برای منه 7 کس لو سیاره 7 کس و سیاره دا 5 یت امر خود کرین 2 ماین من تلفن بو نکر ساعت 1 ساعت کما تلفونه 7 مکالمات تاتی من فوری من تلفن کر برای من آخفت قلت من تلكيري ما قلت والله عزيز المال تهاي الشنية قلت نا والله ما قلت نا والله من هاي الشنية قلت برا محمد طارق دحم بي بس خو تشويشنا كشنية بس سائقة كي قلت من قال خوبينا من قلت بلا بس ديهم عائلة آخر قرينو ما قلت أمرا بين شوين ساعتيك أسشوم شوم ديبا قشت ما روفيه يعني من اخبارت برای خوار گرتن کو اوی امر خود کری چون من نزانی که یک دو سینه گشت موری سیدا کی ملی من گرت آین ملا عبدالرحیم بربهاری گوت من ورا برا و اسناسی گوت خیر سیدا گوت من برا نو خود بینه انا لله و انا الیه راجعون 7 نفرن 5 امر خود کری برایتا و جنبراتا و 3 عیال برایتا امر خود کرین ید ماینه و 2 اوش هیویا خوده حالیا یا هشتا یا مستقرنیه وضعی و کچکا کرکا وضعی باش هیویا خوده و ام هیوی دارینش حکمت کردستانی حکمت حریمه بلا بخاطر خوده بید اوا شارعا علاجه که لب کرد دو بس عالم هده ببیتا قربانی مال عالم خرابی عالم خلاص بی بلا بخاطر خودش بیت و سایقا اصلا سایق تاکسیال سایق دی بلا بخوهش یار بند صدیوه و بلا نه ماده بو هنده عالم کشن سایقش سبحان الله حالیا خرید کفتینه دسته بچی کدا 15 16 سالی و 17 18 سالی 20 سالی دبینی اوی های خونیه 140 160 یعنی دبینی مولا خولی بسرکی خراب کر آهو بن خوفا کر سیاره ئەو ڕووداوە هەمووانی تاساند چونکە ئەو ڕێگایە هەمووان پێیدا تێپەڕدەبن و دەترسن هەمان چارەنووسێ و خێزانە ڕۆژێک بەرۆکیان بگرێت. پەیامامە بۆ حکمەتێ هەر ڕیدانێت هاتنوچوونێک gelek زۆر بوون و gelek مشە بوون ڕۆژانە خەلکێکێت تێتە کوشتن و خوینەواتێتە ڕێتن ئەلوان جادێتە بلا باش بزانین حکمەتێ ئەبروکە گونەهباریە خویا هەی و بتایبەت دایرە هاتنوچوونێ و گەل دایرە دی vêtin çareseriyekê bînin bû van rîdanê mezin. Peyama me bû şofêra. Pêtivît ketin şofêr yê serxwe bîtin. Her şofêrekê bi derkevîtin haletekî esabî bûnê hebîtin yan ples derkevîtin bîte egerê kuştina mirovekî bila bizanîtin fekennema qetelen nase cemî'a. ام هیوی دارین حکومت ریکم مهمی و خوش بکد و پشت هنگیش و اف سویق لازوتیا خو کم کن و سرعی بهلن گلی برا لازوتیا بلاس یا خرابه کمرو لازه بکتن کمرو 5 دقیقه تاخیر بی 10 دقیقه تاخیر بیتن چهتره کمرو 5 دقیقه بری وقت خوب گهیتن بر و لازوتی نکتن پشتی چونکی بر و واردانا و بر و شارع و زوریا سیاره PTV حدودك هبي بوفان رويدانا ترافيكي سنورك بيردانان داملات ما توشي فان ريدانا نبي
روزانه حادثه چد بن و گلک خیزان ادمین بسمیان هي بدارين همو سايق لسخوبن راحتي بشن أبا أركي مهميايا أم همو بوليسي تهاد نوچونه بين دا تيشي و كاراساتا نبين گلکا پیتویل سر حکمت هر ایک مخالفی بکتن که عقوبه که تن سر هبیتن دو گیان حوالیاتی خرابت پارستن. سەبارەت بە هۆکاری زۆری ئەو ڕووداوانە لەو ڕێگاوبان و شەقامانە دەچینە بەڕێوەبەرەتی پۆلیسی هاتوچۆی دهۆک. لێرە دەگوترێت ئەوەندەی شۆفێران خەتابارن ئەوەندە ڕێگاکان خەتابار و هۆکار نین. لسرانسر جهان سلماندنا و چندی هایی که وقتی کرنه که شوفر بخو هو کاری کارساتن دل تازینه شوفر بخو هزر و عقل و نیاز خوب کارناینتن برنگن روا شوفری نکنن بابندی و پیگیری بیاسان ترافیکانا دادن بایق بیا توری هاتو چوی ناددن یان در چون حلب کارینا مجیله موبایل یان جگ زفراندنا خلط یان جد لذاتی و عجلب کاریدن یان جگ مجیله کلوپل اندازنا و ترامپل گوهرتنا سیدیا به همی آوان شوفر بخو بر بسیار برانبری وان کارسات قرص و گران بدویه به هزر و نیاز و عقل و شیانه هم شوفیده بکن وقت پراتیکه که جوان برنگین اکادیمینه دا که گیان خلقی پاراستی بدن. اگر هر شوفر که بزانید نوروکه چند کارسات نواخیزان داریدن هر وسط گل هنده چند زاروکت مین نبباب او ده هر دم پیگیری رنماین هات نوچونه بن ارکی ما پارستنه هوایه هیچ شوفر که نهایت استزادن اگر سر پیچی شلایی و نهایت گرن ایویا شوفران لذاتی ها ترامبیلا خو که امکان شوفر خوشتوی پیگیریتا بیاسایت هات نوچونه لگیان هزار ملاتی ها ده پارزید ئەو قۆرت و تاسە و کەندە قوڵانە شۆفێرانیان هەراسان کردووە. ئەمە وای کردووە زۆر جار شۆفێران ڕێڕەوی خۆیان بگۆڕ و بە ئاراستە یەکتر بێن بە تایبەت لەو کاتانەی کە تیژڕۆن و لێکتێپەڕبوونی مەترسیدار ئەنجام دەدەن. ئەگەری وەرگەڕان و پێکدادان زیاتر دەبێت بەمەش کارەساتی دڵتەزێن دروست دەبێت. لە کاتی هەڕووداوێکی هاتوچۆ پێش هەموو شتێک باسی پۆلیسی هاتوچۆ دەکرێت کە بۆ سنوورێک بۆ ئەو هەموو ڕووداوانە دیاری ناکەن. هاوکات هاتوچۆش شۆفێر بە هۆکاری سەرەکی ئەو ڕووداوانەدا دەنێت لە کاتێکدا بەشێکی زۆر لە شۆفێران هەوڵی پێشبڕکێ دەدەن تا زووتر بگەن. ئەیدی دەچینە ڕێگای بەردەڕەش کە بە ڕێگای مەرگ دادەنرێت چونکە گیانی سەدان کەسی کێشاوە بەهۆی مەترسی ڕێگاکە و خراپی و تەسکی و نەبوونی هیچ مەرجێکی ستاندارد لە ڕووی ڕێگاوبان. طبعا ئەمەی وا لەسەر دەڕۆین ئەمە ڕێگای نێوان قەزای بەردەڕەش و نەحەی کەڵەکە کە بە ڕێگای مەرگ ناسراوە. ینی ئەم ساڵە نەبێت 2019 هەژدە و حەڤدە و شازدە و پازدە زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر ئەم ڕێگایە ڕوویداوە. لەوانەیە ئێستا لە پێشمان دیار بێ ئەو ئۆتۆمبیلانەکەەوە هاتنە سایدی ینی سایدی بەرامبەرمان تەبەن ئەو ڕێگای یەک سایدە زۆر جاران دەبینین ینی بورینی بەهاڵە یان ئشتیاس خاتە بەکاردێنی زۆر جارانیش ینی ئێستا ئەو بەکارهێنانە کە دێنە سایدی دی کە نابینن دەبینن ئۆتۆمبیلەکان مەسافەیەک لەیان دوورە ینی دەیانەوێت لەو تەسانە کە دروست بووە لە سای دیوانەوە خۆیان لا بدەن. زۆر جارانیش دەبینین ئەو کەسێک کە لە سایدی ئێمەوە ڕێڕەوەکەمان بە شێوەیەەکە ینی خێراتر لە ئۆتۆمبیلەکەی دەخڕێت و ئەو کەسەی تریش لەبەر تەسەلاتدا ڕووداوی هاتوچۆ دروست دەبێت. ئێرە ڕێگایەکی سەرەکی نێوان هەولێر و دهۆکە با چەندین قەزا و ناحێوە.
سەرەتا دەیانەوێت ئامۆژگاری شۆفێران بکەن و لە هەڵەکانیان ئاگاداریان بکەنەوە. واندی نەبی باشی وەزعت خێر پێویستیەک بەمە شتێک لۆ بکەین نا چەندی دی پێ دەچیت بورین یەک غەڵەتت کردیە هەمی تو لە پشتیاران دەربکەوی حەقت نییە لێرە دەربکەوە نییە دووەمین مۆبایل ئەوە هەر شتێکی خراپە هەم نەفەر لەگەڵتە هەم خۆتی ژیانت دەخێمەترسی ئەو قایشتیش گرێنەدایە وای یاننا ینی ئەو شتانە ینی هیواخوازم ئەنجام نەدەی باشە قایشەکەت گرێدا طبعا ئەو ڕێگای ئێمە ڕاوەستاینە ڕێگای نێوان پارێزگای دوهۆک و هەولێرە نێوان قەزای بەردەڕەش و ناحیەی کەڵەکە کە ساڵانی ڕابردوو زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری پارێزگای دۆک لەسەر ئەو ڕێگایە بووە بەڵام ئێستا بەهۆی کردنەوەی ڕێگای ناحیە ڕۆڤە بۆ گوندی چەمە ئۆتۆمبیلی بچووک هاتوچۆی زۆر کەمتر لەسەر ئەو ڕێگا دەکەن ئۆتۆمبیلەکانی بارهەڵگر وەکو لە وێنەکەش دیار دەبێت کەوا زۆرترین ئۆتۆمبیلی بارهەڵگر هاتوچۆ لەسەر ئەو ڕێگا دەکەن. لە کاتی هەڕووداوێکی هاتوچۆ پێش هەموو شتێک باسی پۆلیسی هاتوچۆ دەکرێت کە بۆ سنوورێک بۆ ئەو هەموو ڕووداوانە دیاری ناکەن. هاوکات هاتوچۆش شۆفێر بە هۆکاری سەرەکی ئەو ڕووداوانەدا دەنێت لە کاتێکدا بەشێکی زۆر لە شۆفێران هەوڵی پێشبڕکێ دەدەن تا زووتر بکەن. ڕووداوەکانی ڕابردوو لە سنووری قەزای بەردەستەوانەیە خەڵکانێک باز بکەکەوە هۆیەکەی ڕێگاوبانە بەپێی ئەو هێلکاریانی کە لە هاتوچۆ دەردەچێت بۆ ئەو ڕووداوانە خێرایی ینی بە دەرەجە یەک خێرایی بە دەرەجە دوو بورینی بەهەڵا ڕووداوەکانی هاتوچۆ دەبێت ینی هیچ ینی ئەو ماوەیە دەبینین کەوا ڕێگاوبان بووتە هۆی هەندێک لە ڕووداوەکانی هاتوچۆ بەس ڕووداوەکان بۆ شێوە نیە ماوەی ڕابردوو ینی وەکو ئاماژەم پێکرد دەرەجە یەک کە دروستبوونی ڕووداوی هاتوچۆیە خێراییە ینی ئەو خێرایی کە بۆ لەسەر شەقام دانراوە شوفێران چ جاران بەو خێراییە ئۆتۆمبیل لێ ناخورد ئەگەر 80 دانرابی دەبینی لە 120 و لە 140 و لە 160 دروستبوونی ڕووداوی هاتوچۆی دروست کردووە. دەمانەوێت دەنگی گلەی بەو پۆلیسانە بگەێنین ئەوان دەیانەوێت وەڵامی ئەو دەنگانە بدەنەوە کە ناڕازین بۆیە هاوکاری ئەمە دەبن و لە هەڵمەتێک چاودێری ئەو ڕێگە دەکەن. ڕێکە چڵێ و عالمایە وەڵا سارم تەفلیش بیە بە خودای مامە چلێکم برا سارە وەڵا بێت ساعتە و چل دقیقە بەس ڕێیا و لێرە کە لەو کوبەر دەڕەش مشكلاش بو شعرات شابك خدا والله مشكلة يا بو شعرات شابك تشتاك سيارة ماذا نام ولا محاسناكم ورني راكي ودر كان ما يبرا ام پرتغال دينار فرمانه مته کەوا ناویان لێ ناوە ڕێگای مەرگ بۆیە زۆرترین کەس لێرە بوون نە قوربانی یان لەوانەیە ساڵانە 40 هەتا 45 ینی زار هەیە تا 25 ینی کەس گیانی لێ دەستداوە بێزگە لە ئەو کەسانەی کە بریندار بوونەوە یان ینی بەشێک لە جەستەی خۆیان لە دەست داوە ینی ئەمانەش ینی حیساب ناکرێت. طبعا ئەو ئۆتۆمبیلە لەلایەن ئەو ماتۆر سکلەوە گیراوە دیارە ینی بورینی هەڵی بەکارێنە زۆر جاران ئەو بورینەش
دەبێتە هۆی دروستبوونی ڕووداوی هاتیچۆ زانی ئەوە تو چیە سایدێ دیەکی کات پێشیاتە خۆلتەدە مادە چلێکەکەی ماهەنگی دێخرا ڕێک خراپ بیت نە باشە ئەنێ شاری خۆ بە چەند نەفەرل گەلتەیە شش هەفتن ئەوە سێ شەش ئەوە 10 نەفەر تو ئەوە 11 نەفەر ینی ژیانی وای بخی مەترسی ئەوژی چێ نابێت ئەگەر خێرا ئەگەر سەریع چوو خێرا چوو ینی نەهێلم بچیت بڵا تەرچە نا سەریع نا چێ نابیت بڵا سەرچاواتن ڕێڕەوت ئەو هایە وە نییە ڕێڕەوەکەت ئەو هایە وەیاننا تولو دەچێ لایەدی بلا تەسەیە بەس یەدی وەرە کا ئیجازە سەنەوەیەکەت مام بدێ کا سەنەوەیەکەمیش لە ببینی طبعا هیواخوازین تارق ینی خێرا نەچی ئەوە یەک ڕێەکە بە خۆی خراپە دووەمینیش ژیانی خۆت و عایلەت و کەسێ لە بەرامبەرت نەخێمە دەرسی چونکە ڕێ خراپە هەمووان دەزانین خراپە بەڵام بچێت سایدێ دی و بۆ ڕۆی ئەویش نابێت هەندێکە ینی زۆر خێرانە ینی بەوە ڕناگەیت و بێ شارعی خۆت و ینی دەعم دروست دەبیت ئەوەی دەبینن ئەوە بەشێکن لە شوفێران هیواخوازی نەکو بەس پۆلیسی هاتوچۆ ببینن ینی ڕێڕەوەکانیان بە دروستی بگرن ئەنی هیواخوازین هەم بە خۆیان پۆلیسی هاتوچۆ هەم بە خۆیان شوفێریش بکەن بۆ ئەوەی گیانیان سەلامەت بێ وەکو لەوێنە دیارە ینی ڕێڕەوەی خۆی بەردا بوو لە ڕێڕەوەیشی دەڕۆیش ینی ئێمە ئیجراعاتی خۆمان لەگەلی کردووە ینی هیواخوازین بەو شێوە نەبێت هەر شوفێر خۆی پۆلیسی بکات و خۆی شوفێری خۆش بکات بۆ ئەوەی گیانی سەلامەت بێت باشی وازایەت ئیجازە سەنەویتم بدێ ئیجازە لەکنە کا ئیجازەتم بدێ ئەو جگارەی فەرە دەلایەتی فارزی شوێن دەری زیناوە خێرە دەچێ لایەدی و دەی خێرە سایدی خۆت بەردەدەی دەچێ سایدی دەی لە تەسەی خۆرە ئەوە ئیجراعات لەگەڵ ئەو کەسانە دێنەکردن ئەگەر پۆلیسی هاتوچۆ ببینی بێگومان گیانیوان بۆمە زۆر گرنگە لێ پێچینەوەش لەگەلی دەکەین بەپێی ئەو یاساییان ئەو مادەی بۆی دانراوە هیواخوازم ئەویش عاجز نەبێت چونکە گیانی وێک بۆمە ینی کافیە. ترافیک بۆ دۆزینەوەی میکانیزمی چارەسەر بۆ ئەو دۆخی هاتوچۆ و ئاشکراکردنی هەوڵەکان بۆ ئەوەی سنوورێک بۆ ڕووداوەکان دابنێن پارێزگاری هەولێر دەبینین تا بزانین ئەوان لە ئاست ئەو هەڕەشە گەورەیە کە بە تیرۆریسپی ناو دەبرێت چیان کردووە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان. تایبەت بە ڕووداوەکانی هاتوچۆ کە بەداخەوە کە بە تێبینی دەکرێت کە کارەساتی هاتوچۆ زۆر زیانی گیانی و ماریشی لێ دەکەوێتەوە کە بەداخەوە لە بەردەوام هەستی پێ دەکرێت. تەمان لە هەرێمی کوردستان هەم بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستان و هەولێر ژۆک و پایتەخت کە جوولەیەکی زۆری هاتوچۆوە بازرگانی و گۆڕانکی زۆر بەسەر هەرێمدا هات و هەروە ژمارەی سیارە و سیارەی باڵ هەڵگر و لە بەهۆی ئەم گۆڕانکاریانە کە ڕوویدا کە زیاد بووە. بۆیە سیاسەتی حکوومەتی هەرێمیش لە دروستکردنی ڕێگاوبانەکان لە دوای 2004ەوە پرۆژەی زۆر گەورە و زەبەلەح لە بۆ پەیوەندی دروستکردن بەستنەوەی شارەکان بە یەکتری بە جۆتە ساید مەسەن ڕێگای هەولێر کەرکووک تەواو کرا، ڕێگەی هەولێر مەخموود جۆ ساید کرا، ڕێگەی هەولێر گوێر جو ساید و بەشێکی فراوان کرا، ڕێگەی هەولێر دهۆک پرۆژەکە کە دەستی حاڵی مقاول کرا بەڵام بەهۆی ئەو قەیرانەی 5 ساڵی شەڕی داعش و کێشەکانی کە ڕوبەڕووی هەرێم بۆ پرۆژەکان هەموو ڕاوەستان. طبعاً تەواوکردنی ئەم پرۆژانە ڕۆڵکی گرنگ دەبی هەم لە بۆ ئاسانکاری هەم لە کورتکردنەوەی ماوەکان هەم لە بۆ سەلامەتی. بەڵام معلومە کە پابەند نەبوون بە ڕێنماییەکانی هاتوچۆ چ جۆت ساید بی چه هایوەی بیتن یان چ تاکە ڕێگایەک بکو ئێستا هەوە چکە بە پێی ئەم شەقاما و ڕێگایانەی هەیە ڕێنمایی هەیە تایبەت بەوەیت کە ڕێنمایەکانی هاتوچۆیە. بۆیە گرنگە هاوڵاتیانی خۆشەویست پابەند بن بە ڕێنماییەکان کە تایبەتە بە ڕێگایەکانی ڕێنماییەکانی هاتوچۆ و هەروها لەو شوێنە ئەو شەقامانی کە ئێستا هەیە کە شارەکان لێک دەبەستەوە دەبێت ڕاعاتی بکرێت هەم لە خێراییەکەی هەم لە چۆنیەتی لێخوڕین لەم شوێنانەکە نەبێتەوە کارەساتی دڵتەزێنی زیاتر لێ نەکەوێتەوە بۆ خەڵک تێدا زەرمەند نەبێت.
بەڕامەی ترافیک لە کۆتایی ئەڵقەی ئەم جارەیان چیرۆکی و خێزانەتان بێردەهێنێتەوە کە گۆڕستان بوو بە ئارامگەیان لە ئەنجامی کەمتەرخەمی لە شۆفێری و لێخوڕین و لە دیوێکی تر وەک پەیامێک بۆ حکوومەت دەیەوێت چارەسەرێکی پێویست بۆ دۆخە بدۆزرێتەوە تا چیتر خەونی خێزانەکان نەچێتە گۆڕستانەکان و کەسی تر ماڵوێران نەبێت.